وتی کۆمەڵگەی دیاکۆی ناحکومی ئاستە پێشکەوتوەکەی زمانی ئینگلیزی قوتابیان هۆکار و پاڵنەرە بۆ ئەوەی داهاتووی منداڵەکەت لەگەڵ ئێمە بنیاد بنیت. چونکە پێوەرە جیهانیەکانی بواری پەروەردە و فێرکردن لای ئێمە بەردەستە. ساڵانە چاڵاکی و گەشت و میوانداری بەهارە و میوزیک و وەرزش و هونەر بۆ دڵخۆشکردن و سوودوەرگرتی قوتابیان بە پلانێکی تۆکمە ئامادەکراوە. ئەو فاکتەرانەی کۆمەڵگەی دیاکۆی ناحکومی لە ئەوانی ترجا دەکاتەوە باڵەخانە شاهانە و مۆدێرنەکەیەتی، دروستکردنی کەسایەتی قوتابیەکی سەرکردە و داهێنەر لە ڕێگەی چاڵاکیەکانی سەرشانەوە و سازکردنی پانێڵ و کۆبوونەوە و قسەکردنی بەردەوام لە قوتابیەوە بۆ قوتابیان. هەموو ئەو کارانە و زۆرتریش ئەنجام دراون و بۆتە جێگەی ڕەزامەندی دایک و باوکانی بەڕێز، بۆیە ساڵ بە ساڵ خواست لەسەر خوێندن لە کۆمەڵگەی دیاکۆی ناحکومی زیاتر دەبێت. ئێوەی بەڕێزیش دەتوانن بۆ داهاتی منداڵەکانتان کۆمەڵگەی دیاکۆی ناحکومی هەڵبژێرن.